مامۆستا ئێمە لە خانوویەکە ئەژین، خانووەکە پێشووتر غەیری موسڵمان لە ناوی ئەژیا. ئێستا مامۆستا زۆر شتمان بەسەرا هاتووە، بۆ نمونە چەندین جار خۆمان گوێمان لێیەتی کە تەقەتەق لە ماڵەکە ئاکرێ کە خودی خۆمان نین، یعنی بۆ نمونە من براکەم چۆن بڵێ جن لە گیانمانایە بۆ بە چەندین مەلا، یعنی لە گیانمانایە دەرچووە. زۆرهای تر شتی ترمان بەسەرایە هاتووە، یعنی ئێستا ناتوانم یعنی هەمووی باس بکەم. ئەنجا مامۆستا بڕوا بکە زۆر ڕوقیە شەرعیەمان خوێنەوە بۆ ناو ماڵەکە. ڕوقیە شەرعیە هەموو ڕۆژێ یعنی سوورەتی بەقەرە، ڕوقیە شەرعیەی ناو ماڵ یان مەسەلەن هین جن، سوورەتی بەقەرە هەمووی ئەخوێنین مستەمەڕ. بەڵام مامۆستا هەموو کاتێک گوێمان لە ئەو شتانەیە، یعنی دەنگەدەنگ گریان. ئێستا مامۆستا بەتەماین خانووەکە بروخێنین، یعنی هەر لە قسەیەکێ ئەیهێنە سەر خۆڵ. مامۆستا دووبارە کە بیڕوخێنینەوە، یعنی نوێی بکەینەوە دروستیکەینەوە، هەر هەمان حاڵەتمان بەسەرایە دێ. هەندێک مەسەلەن هەندێک کەس هەیە ئەڵێت ئەو خانووانەی کە ئەساسی هین جن بن، یعنی بەڕوقی ئەو شتانە بە هیچ شێوەیە لا ناچێت، یعنی ئەو جنانە هەر هەتاتای ئەو شوێنە هەرین خۆیان نەبێت. من نازانم چی مامۆسای ڕوقی شەرعی بەسەرتانە خوێندووە. ئێستا خۆتان من لە کەرکووک ئەژیم، سەلەفیشە مامۆستاکە، بەس لەبەر هین خۆ یعنی حەز ناکەم ناوی بێنم، یعنی ناوی مەهێنم، ناوی ناهێنم. مەبەستم یعنی مامۆستایەکی بەڕێزی وەکو تۆیە، هەر خەڵکی شاری کەرکووکەوە بە ناوبانگیشە، یعنی چەندین جارە یعنی خۆمانیان مەسەلەن لە یوتیوب ئەمە ڕوقیە شەرعەکانە هین ناو ماڵ، یان مەسەلەن هین جن یان هین زۆری شتی تریش لە تەلەڤیزۆنەوە دین، لە تەلەڤیزۆن یعنی لە خەتەوە خەتەکە، یعنی تەلەڤیزۆنەکەکەینە سەر خەت و هەموو کاتێ لە ناو ماڵەکەی ئەخوێنرێ. بڕوا بکە یعنی وەمان لێ هاتووە مامۆستا فلاش یعنی کەینە سوورەتی بەقەرەوە لە حەمامەکە لێ دین. چەند جار بینومانە لە حەمامەکە دەنگەدەنگ دێ، ئاوەڕژێ لە موبەقەکە چەندین جارە گوێمان لە دەنگی قاپ و چۆن بڵێ کەوچک و تر چارەسەری چێ مامۆستا بەڕای تو؟ زۆر باشە، خۆی خوشکە بەڕێزەکەم. طبعا جنۆکە مەخلوقاتێکن وەکو ئێمە، ئومەمون ئەمثالوکم، وەکو خۆی گەورە ئەفەرمێت. ئەوەی کە ڕوح لەبەر بێ هەر وەکو ئێمە، ڕوح لەبەر ئومەتن وەکو ئێمە، ناتوانن زەرر و زیان بە هیچ کەسێ بگەێنن ئیلا بە ئیزنی ئەڵڵا نەبێت. یعنی مار کە دوژمنی ئینسانە، کە دوژمنی زۆربەی زۆری ڕوح لەبەرەکانە، ناتوانێت پێتەوە بە، ناتوانێت زەرەرت پێ بگەێنێ یا دوو پشکێک ئیلا بە ئیزنی ئەڵڵا نەبێت. بۆیە ئەشێ ماڵی ئێمەش ئێشە ئەم ژوورە جنۆکەی تیابێت، بەڵام ناتوانن زەرەر بن لە من، چونکە ئێمە ئەهلی تەوحیدین، ئێمە ئەهلی لا ئیلاهە ئیلا اللهین. خوای گەورە ئاوای فێر کردووی لەیسە لەهم سوڵتان عەلی الەذینە ئامەنوا. جارێ ئەوەی ئیماندار بێت، جنۆکە شەیاطین هیچ دەسەڵاتێکی بەسەر ئیمانداران نییە، و ئەگەر ئەم سیفەتەی شتیا بێ وعەلا ڕەبیهم یەتەوەکەلون، هەر بۆیان نییە نزیکی ماڵەکە شت کەونەوە. بۆیە خوشکەکەم یعنی ئەوەی ئێوە باسی ئەەکەن من نازانم، ئەشێت ترسێ بێت باشە، یان بۆ خۆتان شتێکمان هەیە پێوتی تەخەیول یان خەیاڵ بێ، یعنی شتەکە خەیاڵە. یا جاری وا هەیە ماڵەکە لە دابەزینایە ئەو سەبە دابەزێ، دیوارەکە وردە وردە شەقە بێ، دەنگەدەنگێک دێت بە تایبەت دنیا کە کش و مات بێ شەو، هەستەکەی ماڵەوە جاری وایە سەقفەکە دەنگی دێت، جاری وا هەیە هەستەکەی لە دیوارەکەیە دەنگەکە. ئەمە دابەزینی ئەو دیوارەیە، ئەمە چۆن بڵێ ئەو خانووە کێش ئەکات، وردە وردە ئیتر دەنگ نامێنێت، بە تایبەت شەوان ئەو دەنگە دروست ئەبێت. بەڵام ئەوەی تۆ ئەڵێ گریان و نازانم بچێتە گیانتانەوە، ئیسا حالیان تۆ کە قساکی لەگەڵ منە هیچ عیبێکت نییە لەخوا بەسێ بێت. بۆیە من ئەزانم مامۆستا من باسی ئێستی خۆم ناکەم، من باسی ئێستی خۆم ناکەم. من تقریبا مانگی دوو لە گیانم بوو، بەئیزنی خوا دەرش چوو، عەمری یعنی ڕۆی مەعامرە ماڵی خۆم کرد، عیبم نەبوو. من بۆی کە مەکاڵێم چۆن بڵێ لە ماڵمانە یان ئازارمان ئەیە، ئێمە پێش ئەوەی بینە ئەم خانوو هیچ عیبێکمان نەبوو. بڕوا بکە زۆر کەسانی ئاسایی بوون. چەما مەسایمە لە ماڵی خۆمانایە
عیبمان نییە سەبوون من لەسەر بەسیترین شت ئەکەین بە شار دەنگەدەنگ هاوار یعنی شتەکە گەر یەکێکیش بێتە ماڵەکە بڵێ ئەو شتە زۆر بەسیتە یعنی ئەوکە ئاواکەن لەسەری تێگی مامۆستا شو ئەزانم خۆزگە گەرماڵتان لێرە بۆی وەڵام من هاتمە ماڵەوە یعنی بۆ ئەزانم شتەکە یعنی زیاتر ترسێکە و وەهمێکە بۆ خۆتان دروستان کردووە حال سەیریکە خوشکە بەڕێزەکەم ئێوە مادام لەو حاڵەتەیە یعنی ئەو حاڵەتەتان بۆ دروست بووە و ترسێکتان لە دڵانیشتووە بۆچی خانۆکە ڕوخێنن هەر خانۆکە بفرۆشن باشە بڕۆن خانوویەکی تر بکڕن یا خانۆکەتان بەکرێ بدەن بڕۆن لە شوێنێکی ترا بەکرێ دابنیشن ئیتر چی پێویستەکە تۆ ئەم هەموو ینی حەمدلحانی بۆ بێنیتەوە یان ئەم هەموو قەلەق و ترسە لەبەر چی بەس من با یەک شتێک بە خوشکی خۆم بڵێم هەموو لایەک ئەوە بزانم تۆ سەیریکە جنۆکە دەسەڵاتی ئەوەی نییە ئینسانەکان عەزیەت بدا ئیلا بە ئیزنی خوا نەبێت باشە جاری وا هەیە بۆ نمونە مەسی شەیاطینمان هەیە لە ڕێگەی ترسەوە ئەچێتە گیانتەوە جاری وا هەیە لە ڕێگەی عەزیەتدانەوە یعنی ئاوی گەرم ئەڕژێنیت بسمیلا ناکەیت یا والحاصل عەزیەتدانی یان لاوازی ئیمان زۆر جار ئەوە دەورە بینێت یا لە خەوا جاری وهەیە ئینسان تووشێ بێ یا لە ڕێگەی سحرەوە لە ڕێگەی دوعا و شتانەوە مەسی شەیاطین ڕوو ئەدات بەڵام ئەمەی تۆ باسیەکەیت جێگەی ترس نییە هیچ پێویست ناکا بترسن لەو ماڵەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر ماڵێک سوڕەتی بەقەڕەی تیا بخوێندێت شەیطان نزیکی نابێتەوە نەک شەیطان لەو ماڵەیە بێ بەڵکو نزیکیشی نابێتەوە الصادق المصدوق الذي لا ينطق عن الهوى والله هەر ماڵێ سوڕەتی بەقەڕەی تیا بخوێندرێت ئیتر خۆت بیخوێنیت یا لە مۆبایلەکەت یا لە تەلەڤیزۆنەکە ئەو ماڵە هیچ شەیطانێک ناتوانێت نزیکی ئەو ماڵە بێتەوە و هیچ جنۆکە و شەیاطینێکش ناتوانێت زەرەر لە ئینسانی ئیماندار بدات ئیلا ئەبێ ئیزنی ئەڵڵای لەسەر بێت بۆیە ئەگە زۆر قەلەقی ئەو مۆزوعەن ماڵەکە بە جێبێڵن و چۆڵیکەن و بڕۆن بۆ شوێنێکی تر من هەمیشە وا فێر بوومە ئەگەر شوێنێک تایە ئاسوودە نەبوویت بیگوازەرەوە بۆ شوێنێکە ئاسوودەی تایە تێگەی ئینسان خۆی مسافیرە لە دنیاە مسافیرش هەر ڕۆژە لە شوێنێکە ئیستیقرار ناکا لە شوێنێک مادام تۆ لەو ماڵەیە نامورتاحی ماڵەکە بفرۆشن و بچن بۆ شوێنێکی تر دەست ڕۆژ مامۆستا